باشە پرسیارێک وا حسابکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا هەر نەبووە یاخود نەما. واتە کوردستان بێ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بیهێنە پێشچاوت چی ڕووی دەدا. با من بیرتان بێنمەوە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول لە ساڵی 1975 ئیتر کورد لەم باشووری کوردستانەیە هێزی پێشمەرگەی نەما. دۆخەکە وای لێ هات کە خەڵک بە ئاژبەتاڵ ناویانە برد. هەر لەو کاتەیە یەکێتی دووبارە دەستی بە شۆڕش کردەوە و وەکو یەکەمین هێزی هەرێمی کوردستان شۆڕشی بەرپا کرد کە خەڵکیش دواتر چوونە ناو شۆڕشەکەوە و دواتریش هێزەکانی دیکە چاویان لە یەکێتی کرد و چوونەوە ناو شۆڕش. خۆ ئەم مێژووە زۆر دوور نییە، بەڵام گریمان ئەم نمونەیە هەر زۆر کۆنە. با باسی ڕاپەڕینتان بۆ بکەم لە ساڵی 1990. ئەو ڕاپەڕینە هەر یەکێتی ڕێخەر و ئەنجام دەری بوو. ئەگەر یەکێتی نەبوایە بەخوا نە شۆڕش سەری هەڵدەدایەوە و نە ڕاپەڕێنیش ئەنجام دەدرا، چونکە هەموو هێزەکانی دیکە دوای یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاپەڕینیان ئەنجامدا و دواییش هەر دوای یەکێتیش هاتنەوە ناو شارەکان. باشە با نمونەیەکی دیکە بێنمەوە. ئەگەر یەکێتی نەبوایە هەر بەجددی قەت لە خۆتان پرسیوە چێ شەڕی جوندول ئیسلام و ئەنسارول ئیسلامی دەکرد؟ با من بۆتان باسکەم. خۆ هێزی دیکەشە بوون لە هەرێمی کوردستاندا، بەڵام ئەوە هەر یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە شەڕی ئەو گروپەی کرد و بە سەدان شەهیدی بەخشی بەم خاک و نیشتیمانە. و هیچ هێز و هیچ کەسێکیش نەبوو کە شان بدا لە شانی تاکو ئەو شەڕە بکە. وەڵا برا بڕواکە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوایە لە ئێستاە ئەم هەرێمی کوردستانە جیاوازیەکی نابوو لەگەڵ کابوڵ و وڵاتەکانی دیکە کە تایدا شەڕێکی زۆر و جەنگێکی زۆری تایە. ئەم دیمەنی کە ئێستا بینیتان ئەمە دیمەنی سەرۆکی ئێستا یەکێتی بافڵ جەلال تاڵەبانیە. ئەو کاتێک کە کۆتایی بۆ گروپە هێنرا ئاخر تۆ بە زۆم پێ بڵێ ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری ئەم جەنگ و ئەم شەڕانی نەکردایە ئێستا پێم ناڵی بارودۆخی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدا بوو. و هەروەها تۆ واز لەم نمونانە بێنەتخوا. با باسی نمونەیەکی زیندوو بکەین کە هەمووی هی 11 ساڵ لەمەوە پێشە، ئەویش بریتیەلەکەی شەڕی داعش ساڵی 2014. ئەم شەڕە نزیکەی 3000 شەهید و 10,000 برینداری لێکەوتەوە لە سەرجەم هەرێمی کوردستاندا. ئێوە بڕوا ئەکەن بەتەنها یەکێتی نیشتیمانی کوردستان 2000 شەهیدی لەو شەڕەیە بەخشیوە و سەرجەم لایەنەکانی دیکەش هەر هەمویان هیچ لایەنێک نییە لە 500 شەهید زیاتری دابێت. ئەی باشە خێرە یەکێتی نیشتیمانی کوردستان 2000 شەهیدی هەیە. بەی گوێرەی ئامارەکان تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان 2000 شەهیدی لە شەڕی دژبە تیرۆرستانی داعشدا بەخشیوە، لە کاتێکدا سەرجەم هێزەکانی دیکەش بەشێکی زۆریان هێزی چەکداریانەیە. ئێ باشە بەڵام بۆ هێزەکانی دیکە لە 500 شەهید زیاتریان نییە و هەمووشان هەر شەهیدێم کوردستانن و خوای گەورە بە بەهەشتی بەرینیان شادکە. بەڵام لێرەیە ئەو ڕاستیەمان بۆیت کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام حیزبی ژمارە یەک بووە بۆ قوربانیدان و بەرخۆدان. ئەوی ڕاستی بێوی کە بۆم باسکردن 4 نمونە بوون لە 4 قۆناغی تەواو جیاوازدا. لەم جۆرە نمونە و لەم جۆرە بەڵگانەش زۆر و زەبەنن، هەڵبەت ئەگەر گوێی خۆمانی لێکردنەکەین.